پڕ بێ لە خێر و بەرەکەتی و بارانی ڕەحمەتەی کابارێت خۆشەویستیمان بۆتان هەیە لە ڕادیۆی گەڕیان ئەو بیسەرانی کە ئێستا ڕاستەوخۆ لە ئێفێمی گەڕیان میدیا بیسەرمانن لەسەر فریکوێنسی 94.1 کە ماوەیەکە بە ئاشکرا ئەیانەیە دەنگەکەمان کە بکەن دوو کەناڵ بە یەکەوە هەردووچیان شەڕەکان هێناوەتە ناو کەناڵەکەیمەوە دوو کەناڵ هەردووچیان یەک ئایدیای بیرکردنەوەیان هەیە دوو کەناڵی ئیسلامی لەگەڵ ڕێز خۆشەویستی بۆیان هەردووچیان چۆن دوو وڵاتی زلێت شەڕەکان هێناوەتە کوردستان ئەوانش هەردووچیان کاک ئاری شەڕەکان هێناوەتە ناو 94.1 هەردووچیان ئێمەیان داپۆشیوە بەڵام ئێمە سوپاس بەخوا دەنگمان هەرەگا بە خۆشەویستانمان هەوادارێکی زۆر پەیوەندیەکەن و هەمویان خوازیارن کێشەی ئێفێمی گەڕای میدیا چارەسەر بێت ئەو بینەرانەی کە ئێستا لە تەلەڤیزۆنی گەڕایەنێزی بینەرمانن ڕاستەوخۆ لە میکس میدیا و لە فامیلی بۆکس لەگەڵ ئەپی گەڕای میدیا سڵاو ڕێزمانێ بۆتان هیوادارین ئەم ڕۆژەتان پڕ بێ لە خۆشی و کامەرانی زۆر خۆشحاڵم ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت پێشکەشەکەم لە هونەرستان کاڵم تایبەت لەگەڵ دیارەوانی کە هونەری ڕەسەنیان پێشکەش کردووە ئەو جیلەی پێشێمێ کە پێیان جیلی ئاڵتونی بۆ نمونە هونەرمەندە میلیانەی کە تەنانەت موزیکیش نەبووە تەنها بە چەپڵەوە یا تەنات بەبێ موزیک بەڵام ئێستا پێگەیشیان هەیە بوون بە قوتابخانە ئێستا دەنگەکانیان کۆپی ئەکرێ و پێست دەکرێتە ناو تەکنەلۆژیام سەردەمەوە ڕیمیکس دەکرێت لەگەڵ گۆرانیە میلیەکانە کە خۆشترین خۆشی تر ئەیە بە هونەری میلی ئەویش هونەرمەندێکی دیێرین هونەرمەندێکی میلی زۆر ناودار ئەحمەد شێخ ئەڵمارێنیە کە لێرە و سڵاو ڕێزی بۆ نێرم من خوازیار بۆم ڕۆ خۆشی لێرە ئامادە بێ ئەمڕۆ نەوەیەکی لێرەیە کوڕەکەی لێرەیە کاکە ڕابەر بەخێر بێ زۆر سپاس بە خێراتن دەکەم کاکە ئاریفۆزی خۆشەویست و کارمەندی خۆبەخشی ماندوونە ناسی گەڕای میدیا و کۆمەڵی هونەری میلی بە هاوکاری هەردوو هاوکارم کاکە ڕێباز و کاکە بوران هەورامی ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت پێشکەشەکەین بە هاوکاری تەمەن ستاوی گەڕای میدیا هەمویان کاکە دیاری و کاکە ئالان سوپاسی هەموو لاگەکەم کاکە ڕابەرجان من زۆر خۆشحاڵم کە من زانیم تۆش هەر ڕێچکەی باوکت تێگرتوێنی هونەرێکی هەڵبژاردووە بەڕاستی پێم خۆشە ماوەیەک لەمەوە پێش کوڕی هونەرمەندێکی دیێرینی ڕۆژهەڵات دەوێش ئەبوو بە کراسکۆڵی بوو ئارمانی کوڕیمان لێرە دیدارێک لەگە کرد هەموو زۆر شتێکی زۆر خۆشحاڵی بۆ من کە پێم سەیرە ئیتر ئاری بە ئەمرێ خۆیان دنیا وایە سێری کە بزانە هەندێک ئەوانی کە کوڕی سەرمایەدارەکان خەریکی سەرمایە کۆکردنەوە ئەو شتانن بەڵام بزانە و هونەرمەندانە لەبەرێک کە هەر هونەرە جوانەکەیان هەڵبژاردووە ناوەکانیشان بە هەمان ڕێچکە ئێوان ئەیانێ و هونەرە کوردی هەر بە نەمری بمێنێتەوە تۆ لە کێوە زانویتێکە تۆ مەسەن هەستێکرد تۆش توانی دەنگی خۆش بێ و باوکە چەند ساڵێکە نزیکی 3-4 ساڵێکە هەستم کردو ئیتر حەزم کردە و ڕێچکەی باوکم بگرمە بەر و لەیلانەیەم و ئیشەڵاگەر خەڵک لێمان ڕازی بێت و کارێکی جوان پێشکەشکەین بە هونەری کوردی و بۆ خەڵکە خۆشەویستەی خۆمان ئەگەر لێرە بە بیسەران و بینەرانی گەڕای میدیا بڵێ دەنگ و باسی باوکمان پێ بڵێ باوکە تەندروستی باش لەخوای گەورە بە زیاوێت تەندروستی زۆر هەر لە شاری سلێمانیە سلێمانی وەڵایمە حەزمانە کرد بەڕاستی ئەمڕۆ لە ناو بەرنمەکەیە سەرەکەی جوانتە بکەدینەیە ئێمە مادەم وایە بە تایبەتی خۆ مستافی گەڕای میدیا و کۆمەڵی هونەری میلی سەردانێکەکەین بۆ ڕێزێنانێکی کۆمەڵی هونەری میلی پێشکەشەکەین لە ماڵی خۆیان ڕاستە فەرمی وەڵا پێشریش کاگالان ئاگاداری کردمانێک کە خەڵاتێکی ڕێزنێنە پێشکەشەکەن و ئەگوایە ئامادە وایە باوکیشم بەڵام تۆزێ ناساغوان ڕۆ نەیتوانی لێوردنیشی هەبوو ئینشەڵا سەلامەتە بێ ئێمە لەواڵی تەندروستی پرسین چکە بەڕاستی من پێم خۆشە ئێستاش زۆر زار لە ڕادیۆی گەڕیانەوە گۆرانیە بێ مۆسیقاکانی باوکتوان پەخشەکەین ئێستاش تامە چێژی خۆی هەیە یعنی ئەو سەردەمە کە توانوێنە گۆرانیانت تۆمار بکەن کاکە ئاری بەبێ مایک بەبێ ئیکۆ بەبێ سەدا بەبێ جیازی میکسەر و مۆنتاژ هەر ئێستا تەزیلێکی سانچوی دانراوە گۆرانەکان تەجی کرد ساڵی هەفتاکانەوە بەڵێ ئەمە خیرانە ژەر من کاک ئەوە نیشانەی دەخۆشیە نەگەوە تەکنۆلۆژیای بەڵام جارێکم بە مامەسایەکی بەڕێزم وتم مامەسایەکی نیشانەکانی یاخە زەمانسی و تیۆڵایی ئاری نازان وتم ئەزانی دەنگ ناخۆش زۆر بۆ سوبحانڵە کاک تۆ بەسەری ئەو کەناڵانی کانی گۆرانی وا پیا بنازم نە گۆرانیە نە شەعرە هیچ شیرێکی تیان نییە ئەنی پێ نای چیلی ئەنەی ئەم گۆرانیانە بەخوا دەردە دڵمان زۆرە کاکە ئاری دوایی باسی و قسانە هەموو یەکەین بێکەوە بەس حەزەکەم یەکەم جار بچینە لای گۆرانیی کاکە ڕابەر بۆی بزانین ئایا کاکە ڕابەر هەمان ڕێچکە و هەمان ستایری گۆرانەکانی بە ئەم مادەم گەنجە ڕەنگە سەیەکتری بە خۆی دۆزی بێتەوە بەڵام لەگەڵ شێ دڵنیام هونەرە میلیەکەی لەبیر نەکردووە
یەکەم گۆرانی چیتان ئامادەکرۆ بەیەکەوە گوێبیستی بی گۆرانیەشی مقام بەیاتمان حازرە بەڵێ فەرموو هونەرمەندی خۆشەویست مامۆسای نەدین مەریوە با بڕۆ گۆرانەکەت با لە خزمەتیانە من فەرمۆچین لە یەکەم گۆرانی
یان بگریم بۆ خۆم دەی بۆ تۆ بگریم دڵەژیان یان بۆ بەختی خۆم شەوە بە خەیاڵ ئەی هاوار چاوانی جوان دەی بێشایە و بە خەیاڵ ئەی هاوار چاوانی جوان دەی فرمێسکم ڕژە دڵە ژیان سەرباز مەکان دەی فرمێسکم ڕژە دڵە ژیان سەرباز مەکان دەبێنۆ بێن بەن لە سینەمو چاوەڕێن بێن بیان لە سینەمو دەی بۆ تۆ بگریم دڵە ژیان یان بگریم بۆ خۆم دەی بۆ تۆ بگریم دڵە ژیان یان بگریم بۆ خۆم دەستان خۆش بێ دەست خۆش کاگاریجان دەم خۆش کاکە ڕابەرجان ستایلێکی زۆر زۆر جیاوازتر لەگە باوکتە ستایلێکی گەنجانە ئافەرمێنی مهمە تۆ لە هونەرەکەی خۆ دۆزیێتەوە بەس دوایی پرسیارە لێکم ئایا منە بەڕاستی وایە ویستمەوەی لێ پرسم ئێستا ئەم گەنجانە کە خۆیان پێگەین ئایا تۆ لە سۆشیال میدیای خۆتە لە ڕێگەی تۆ ڕێکۆمەڵاتەکان شت بڵاوەکەیتەوە یا دانیشتن شتەکەیت یا خود ئەوەی کە پێڵەن گەعدا یا مەسەرەن دانیشتن شەوچەرە یا بەرهەمی تۆمارکراوت هەیە بڵاو کرد بێتەوە بەرهەم هەیە تۆمارکراوە بەڵام وەکو بڵاوکردنەوە نەخێر تا ئێستا نەبووە لە تۆڕە کۆمەڵایەتەکانش بڵاوی ناکەیتەوە مەسەرەن ئێستا کۆمەڵی گەنجێ بەڕاستی منیان بینم شەوان لە تیکتۆک ئەڵەمەی هاوارم دەنگە خۆشانە لە کوێن ئەو بۆ من نایان بین یعنی هەر لە تیکتۆکە مەسەن لە هێنی خۆیان یەک پارچە بێ موزیک بڵاوکاتەوە سیرەکە مام ئاری دەنگێکی زۆر زۆر خۆش زۆر بەتوانە ئایا تۆ لە هیچ لەو شەرانشت باوکەیتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کەم تا زۆر بڵاویەکەمەوە بەڵام وەکو دەست پێکردن تازە ئەمەوێ هاتومەتە ناو بوارەکەەوە و ئیشەڵا ئەگەر جێڕزان هیواداری نیمە لە ڕێگەی گەڕامیدیاوە ئەو شانسەمان هەبێ مەسەن تۆ لە ڕێگەی ئێمەوە زیاتر بناسیێت ئێمە زۆر پێمان خۆشە کۆمەڵە گەنج هەبوو کاتی خۆی ئێمە پێکەوە هاوکاریمان کردووە زۆر زۆر ئێمە خۆشحاڵین کە ئێساوانە زۆر بەناوبانگن ئەستێرێکی زۆر ناودارن هیوادارین تۆش لە داهاتووە لە هونەرەکەی زۆر پێشکەویت زۆر لە ڕێم قوتابخانەوە و جێدەستان دیار بوو ئێوەش سواسانەکەین قوتابخانەوە خەڵکی زیاتریش پێگات زۆخۆ وەڵایی پێمان خۆش ئێمە هەموو ئامانجمان لەگە ڕێمیدیا دۆزینەوەی بەهرەکانە بایەغدان بە هونەرمەندە نەمرەکانە و بایەغدان بە هونەرمەندە دیێرینەکان ینی هەمویانمان بەیەکەوە گرتوانی ئەوانەی بەهرەدا بێگومان بۆ هیوایی بۆ هیوایی کاکە سەروە بەکرد ڕێزێک گوڵی بۆ نردوین و هەروەها کاکە ئومێت کە زۆر خەمخۆری تۆی بەڕاستی کاگومێت لە ڕێگی کاگومێتەوە من زانیم کە جەناب دەنگێکی وە خۆشتەیە نووسێتی سڵاوتان لێ بێت هەمیشە ئەوەدان بێت ڕادیۆی گەڕیان بە خێراتنی هونەرمەند و برای خۆم کاکە ڕێبەرەکەم دەستی مولایەکتان خۆش بێ کاک خەلیفە عەلی لە کەرکووکەوە کاکە خەلیفەی ڕەفیقمان کاکە ئاری ئەڵە کاکزای بەڕاست وە جێگای ڕێزی تایبەتی سوپاس کاک خەلیفە جیان ڕێز سڵاوی تایبەتمان هێبووت کاک خەلیفە عەلی پێشتر هونەرمەندێکی دیێرینی کەرکووکی قودسی کوردستان بۆ دواتر کە ڕێگای عیرفانی هەڵبژاردووە ئێستاش هەر دەنگخۆشێکی هونەرمەندێکی عیرفانی زۆر زۆر بەتوانەیە بەدەر لە دەروێشی و خەلیفایەتەکەی ڕێزمان بۆی هەیە سپاسم کاک خەلیفە ئەمڕۆ کوڕی هونەرمەندی دێرین ئەحمەد شێخ ئەڵمارێنی لای ئێمە میوانە دڵنیام تۆ ساڵانی هەفتاکان گوێبیستی دەنگی بووی هیوادارم کاکە ڕابەر گەشتێکمان پێ بکات بە ناو گۆرانی خۆشەکانی ئەو گۆرانەی کە داینەوە ئەمڕۆ بۆی زۆترین کات بین بە گۆرانیەکان حەزەکەم ئەمڕۆ تۆ گۆرانەکانی لە ئێمە ڕیکۆرد دەبێت و دواتر
لە تەلەڤیزیۆن و لە کەناڵەکانمان و پەخشێکینەوە ئەگە گۆرانی ترتان ئامادەی و ماندوو نابی ئەزگەم چین لە گۆرانی گۆرانی ترمان ئامادەیە بە سەرچاو گۆرانی لەلی مقامی کورد بەڵە سێ لە سەر چوارە. خۆشەویستانە من بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێت هەست پرسیارێکتان هەبوو لە من یاخو لە میوانەکانم یا لە بەرنامەکە یا لە گەڕای میدیا ئەتوان پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕای میدیا 0771 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 0750 727 85 35 یاخۆ ژمارە مۆبایلی 0771 891 75 75 فەرموو. يكاد ليلى طلطل بجيشم بخما طول ليلى وسايداني شم أي هوار وسايداني شم بخما طول ليلى وسايداني شم أي هوار وسايداني ليلى بيش كلاي نزل هوسي خوانا أي هوار هوسي أغير قلتي ما بوخاموش
خەڵقای گەدای خۆل لە گۆشم بکەن خۆل لە گۆشم بکەن هيدا ديدا دامان امان امان يا مان كاتيك عرشي لاي ليلى ليويد دافيم كاتيك عرشي لاي ليلى ليويد دافيم صار ما صابو جواني هتا نوشي فيم اي هوار هتا نوشي فيم ليلي 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 جان ليلى يا جوانا ليلى بشكلاي نزل او ساي خمانا اي هوار او ساي كار ليلى روشنا يقلارم خوفاسي كار ليلى روشنا يقلارم تو تقصير نيري ليلى خمسي يا جارم اي هوار خمسي يا جارم ليلي 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 جارم ليلى يا مجوانا ليلى بشكلانك هوساي خوانا اي هوار هوساي خوانا هوساي خوانا دەست خۆش کاگاریجان دەم خۆش کاکە ڕابەر تامان لە ستایلێکی تەواو میلیەوە لە ڕێچکەکەی ئەحمەد شێخ ئەڵماریانیەوە کە کاکە ڕێباز دڵنیا مێسا گۆرانکی ئەو هونەرمەندە دێرینەمان پێشکەشەکات ئەو هونەرمەندە میلیە کە بەبێ مۆسیقا بەبێ تیمپۆ بەبێ نازانم ڕێتمی سەریع و خاو و بەتاقی تەنیا توانم بڵم خۆشترین شایان جۆژەیە بۆ ستایلێکی ڕۆژاوایی مەقامی کورد کە سەرکەوتوی ئەنی خۆ دۆزیوەتەوە دەستە خۆش بێ کاگرێباسی چی کە ئەحمەد شێخ ئەڵماریانی هونەرمەندی دێرین ئامادەیە پێشکەشمانی بکەی من شێتون بەو بێتەوە ئاشووی بۆ زەو ماوەن من شێتون بەو بێتەوە ئایشووی بۆ زەو ماوەن دەستخۆشی بۆ کاکە ڕێباز
ئەمە دیارە ئەمە ساڵانی ئێستاە بەڵام ئەگەی ساڵانی هەفتاکانی شەکە دوایی بەرهەمێکتری دۆزیەوە کە بە چەپڵەوە من مەبەستمەوە بکە ئەو پیاوە بزانن بە تەنیا خۆی توانێت ئەوە دەست خۆش بێ بۆم ساڵانی دوایی لەگە کاگە کرم پێنجێنیە بەیەکەوە ئەو بەرهەمان تۆما کردەوە کاگالانی خۆشمان زەربەکەی لێەوە ئالان ڕەفیق ئەرجمەند هەورامی هونەرمەندی دێرین ئەلە سڵاو لە کاکجەزا و ئەم ستافە زۆر سپاسی کاکەرجمەنەکەم دیاری سالا سڵاو لە خاڵە حەمەی برام زۆر سپاس کاکە دیاری خەلیفە عەلی جارێکترە سەرکەوتوو بن خۆشەویستان دەم خۆش دەستی کاگاری فەوزیش خۆش بێت سپاس کا خەلیفە جان سوهایب سامان گوڵی ناردووە کاکە دیلمانی چایەکی دەنگخۆش دیلمانی خۆشەویست چاوەڕێی بەرنامەی دووەم تین کاکە دیلمانجیان لێرە هەڵە ساوتان لە بێما مەساسڵە و لە میوان ئازیزە کاکە دیلمانیش گەنجێکی دەنگخۆش و بەڕاستی ئێستا دەنگ و سەدایەکی زۆر باشی هەیە بەڕاستی زۆر ناسرا ئەوش گەنجەشێک و خۆتە خۆی دۆزیێتەوە لە ناو هوەرەکەیە و بەڵام بەڕاستی بە قوتەوە هاتە ناو بە جوانی و هاتە ناو هوەرەکەەوەش زۆر سپاس میران فاروق ئەڵە هیوادارن گۆرانیی باوکی هەیە گوڵەوە بانانەوە ئەومان داناوە کاکە میرانجیان من ئاگادارم لە بەرنمەکەیە حەزەکەم گۆرانی پێش بخەی دوایەتینە لای گۆرانی خاوەکان ئەتوانین لە بینەکانە گۆرانیی خاوە گۆرانی سەریع پێشکەش بکەین کاکە سوهایب بزارێکتر گوڵی ناردووە کاکۆمێ دەڵێ کاک دەزای ساز تۆ هەمیشە جێگای شانازیت بۆ ملەتی گور سپاس دەکەم دەستخۆشی لێکەین هەموو کات فەخرت پێوەکەین کاکە ڕابەریش بە هیوای بەردەوامبوونی لە کاری هونەری وەڵام من هیوادارم کاکە ڕابەرجان زیاتر پێشکوێت کاکە ئومێد جایکترە ساڕژمێ بۆ کاکە ئەحمەد شێخ هەڵمارێنی بە هیوای تەمەندرێژی بۆ باوکی بەڕێزیان ئێمە شار هیوای تەمەندرێژی بۆ خوازین کاکە ڕابەر چینە لای گۆرانی ئەوەی یەکێ لە گۆرانەکانی باوکت من یەک دوو تەکلیفم لێ کرد هەندێک گۆرانی هەیە گۆرانی تری ئەحمەد شێخ هەڵمارێنی ئامادەیە حەزەکەم ئەوانەی کە گوێبیستی نەبوون بە تایبەتینەوەی ئەمڕۆ بەداخەوە حەزەکەم سێر بکەن بگەڕن بە دوای هونەرە ڕەسەنەیە کاگرەباز دەستی خۆش بە گۆرانی تری ئەحمەد شێخ هەڵمارێنی بۆ ئامادە کردوین بە یەکەوە گوێبیستی بین دەست خۆش ئەڵێ ئەمە لەگەڵ هونەرمەندێکی میلیتر بە ناوی عەلی خەڵبەزەی ساڵی 84 تۆما کراوە کاگاری سەیریکە هەر سەیکە ئەو مۆسیقاکە ئیقاعەکەیە ئێستا مەسەن خۆ دەزانی گۆرانی ئێستا بێ پڕکردنەوەی بۆ بکەی بێ زوکۆردی لەگەڵا بێ ئیقاعەکەی هەبێ باوەڕم پێ بکە هەندێک هونەرمەند لەگەڵ و کاگاریە میوانیاریەکەین بۆ هەندێک بەرنامە یا بۆ هەندێک لای موزیک جار لە پێشاڵی لێ دەکڕێت سەی مایکەکە مارکەکەی چییە بەخوا بەمە دەنگم خۆش نییە من ناتوانم بڵم تۆزێکتری پێچیان جاڵی ئەی جیازەکان چییە کە بەرەکە بەخوا بە ئارسیەفە نە بەخوا بەکەڵ کورە مناڵە مەڵی لێ دەکڕێت ئەنجا ئەگەر بوێرێ بێتە ناو بەرنامەکەەوە بەڵام ئەوە سێریکە هەر لە ژوورێکە دانیشتونیە ئەشایی بووە زۆرجار ئەو شایانە تۆمار کراوە من خۆم بیرەوەری زۆرە من کە سوکارە ماڵی باپیرمانە لە پێنجۆم بوون یعنی ئەو گۆرانیانە سەردەمانێک بوو بیرمە لە کۆڵانەکانە لێ شاییە کرا کە حفلەی زەواجەکەدا کەسە بڵێن حفلەی زەواج هەنگی هاوسەرگیری لە کۆڵانەکانە دوو شەو دوو ڕۆژ بیرەمەی تر بە تەجیلێکی و کاتە سپیان و ستریۆ لێرانەوەتە بە سیلڤەرۆنە لێ ئێرا و دوو شەو دوو ڕۆژ هەڵپەرچێکرا بۆ گۆرانێنە ئەنی بیرۆرەکان زۆر خۆشن لەگەڵ بەڵێەوە تاشیدەوە کاک عەلی قەڵبەزەیش بەداخەوە لەم دوو سێ ساڵەی پێشوە کۆچی دوای کرد داواکارین لە خوای گەورەی شەڵاو بە هەشتی بەرینی شافات کاکە ڕابەر ئێمە وەکو نەتەوەکانی ترین شتێکمان بۆ ما بێتەوە مەسەرەن ئێستا وڵاتانە کە سێرچەکەن بتۆڤنیانەیە مۆزارتیانەیە باش ئەم هەموو ئەرشیفیان هێ لەەوە ئێمە چیمانەیە ئەگەر بگەڕێ هەرە میلیمانێ لە چەپڵەکەەوە دەست پێکەوە بەڕاستی ئەوە هونەرەکەمانە ڕاستانەکە ئەمێنێتەوە گۆرانیانە ئەمێنێتەوە قەت لەبیر ناکرێت پێم وە بێمە تاکە کەناڵشین تاکە ڕادوین لەم دەبەرەیە
کە گۆرانی بە چەپڵەوەین ڕۆژانە ئەم گۆرانیانە هەموو ڕۆژە پەخشەکرێت لە ئێمە گۆرانی بێمۆسیقا پەخشەکەین گۆرانی چەپڵە گۆرانی دانیشتنەکان پێشتر ئەو شتانەوەکو کفرێکی گەورەوە بۆ ئیلا بێ گۆرانیەکە لە ناو ستۆدیۆ تۆمارکرا بێ ئێمە ڕێچکەیەمان شکان چکە بێ بەیەق بۆ هونەرە بگرێ کاکاری ئێمەمان فەرامۆژ نەکردوون بۆ دەستخۆشی لێوەشەکەم ئەم ژەنیارانی کە ئێستا هەر عازبکی بۆردانە ئەمانەیان سەمپڵ کردووە ساو دەنگی ئەحمەد شێخ ئەڵمارێنی عەلی خەڵبەزەی یا عومەر شنۆیی و کۆمەڵێک هەموویان سەمپڵ کردو خچیانتە ناو کیبۆردەوە لەگەڵ ڕیمیکسا بەکارێنن کاگڕێباز وان لە دیجێ وانەیە خۆشترین ئاهەنگەکانی پێشۆشێن ینی ئەمە خۆی لە خۆیان زیینوکردنەوەی ئەو هونەرێ هەندێک پیان کفراڵن با دەستکاری نەکردێنە من بە پێچەوانەوەڵم لەبەری گەنجی ئێستا حەزی لەمی قاع و لەم ڕیتمە بەقوت و دوم و تەک و ئەو شتە بێزێوانێک کاگاری کە کاتێک تێکەڵێکی ئەو دەنگە لەگەڵ ئەوە تێکەڵەکەی خۆشیکی تریێتێ بارکاکە ڕەسەنەکانی خۆمە بێنە بەجووریم جیلی تازەیە زۆرەکە لە پێشۆ چی کراوە زۆر ڕاستە تاساتوە کاگاری بچینی لای گۆرانە شادەکەی شێخ ئەڵمارێنی بەدەنگی کاکە ڕابەر خۆشەویستانم کاکە ڕابەر کوڕێ و هونەرمەندە دیێرینەیە کاک ئەحمەد شێخ ئەڵمارێنی کە ئەوانە شانازیم بۆ هونەری میلی و ئەم ڕەمیوانە لە ئێمە هیوای ئەوەی بۆ خوازم بە دوایی لە داهاتوە وەکو هونەرمەندێکی زۆر ناودار بیبینمەوە لە گۆڕەپانێک پەش بەخوای گەورە ئەو ڕێچکەیە بەرنای سپاسی صفاي يا رمري وانا شيء دايب وسير وصفاي والله مري وانا شيء داي ريبانك وانا عزيز بيش انا بقو داي ريبانك وانا عزيز بيش انا بقو ريبا يرب يا بروا والله غمنك ريال دو ريبا يرب يا بروا والله غمنك ريال دو قلا وبانانا وخيب وبانانا شيء قلا وبانانا وخيب وبانانا شيء داي وسير وصفاي والله مري وانا شيء دمر مالبا وانا شيء داي ماسي چن شيداي والله آوي سازگارا داي ماسي چن شيداي والله آوي سازگارا داي يندم خوشوي والله خوا قدارا داي يندم خوشوي والله خوا قدارا والله وبانانا وخيب وبانانا شي والله وبانانا وخيب وبانانا شي هاي بوسير وصفاي والله مري وانا شي يا رب مري وانا شي والله مريض
ئەمرم مەریوانەچێ دەنگە بۆ نایەی وەڵا قورگە بۆ گیری دەی دەنگە بۆ نایەی وەڵا قورگە بۆ گیری دەی ئەمە گەنجیمە وەڵا خاک بە سەر بیری دەی ئەمە گەنجیمە وەڵا خاک بە سەر بیری گوڵەوە بانانەوە خەی بۆ بانانەچێ گوڵەوە بانانەوە خەی بۆ بانانەچێ تەمرەکەی بۆ بێنن یارم بۆ سەیرانەچێ دەی بۆ سەیر و سەفای وەڵا ماڵ باوانەچێ دەم خۆشکا کەڕابە دەست خۆشکا گاریژان بەڕاستی ترڕێک ئەو گۆرانیە ناڵم حەفتاکانم هەموویەتەوە بگیر بێگومان کە خۆ دەکرد بە مەزاخانەی خوارەوەە پیانە مەزاخانەی خوارەوە کاگاری دوو تۆمارگا بوون بەرامبەر یەکتری بە مععدەلی ئەم گۆرانیان لێە بەدەنگی زۆر بەرز ئەو کاتە بە ئەمپلیفایری زۆر بەقووەت ئیتر دیار بە فرۆشتنی زۆر زۆر بووم ئەم کاسێتانە جاگەشتری لە بیرێ کاکە کاتێک کە خەڵکە چوو بۆ سەیران لە بەهارانە وابوو ئەم کاسێتانان لێە هەڕاستی پاسەکات من پاسی پۆڵۆنی و هەفدە نەفەری ئەگە لە بیرە بێ لەنە ئەوان کەچوو بۆ سەیران خەڵک ئەوەی لێە پاسی ڕیم و پاسی هەمووەرەوە بوو ئەو گۆرانیانە خۆشترین گۆرانیەکان بوو لەبەرەوەی ئەگەر هەمومان بینەوە بیری خۆمان ئەم کیبۆردە ئەلکترۆنیومی قاعی کە ئێستاوە ئەم گۆرانی خۆشترەکە تەبان لە هەشتاکانەوە تقریبەن داهات یعنی دوای ئەوەش ئەم هونەرەمیدەی کە زیاتر زەربی تیا بەکارات و تۆزی گەرم و گوڕی بەخۆی بینی هەر تقریبەن لە سەرەتای هەشتاکانەوە بڵین لە 79 بۆ 80 ئیتر لە دوای ئەوە دەسی پێکرد هونەرمەند مەحموود محەممەد و کاک اسماعیلی برایم و کاک میدیا حسێن و برادران ئەوانە هەمووی بازار بووە تۆزێک وابوو حرەکەیەکی تێکەوە لەگە باڵەوان وزار باجینا پێشتە هەرم گۆرانێنە باوی بوو هەتاکو ئەو هونەری تر هاتارەوە دوایش کە چیبۆرد پیا بوو چیبۆردێکی 62 و بەڕاستی دەوڵەکەی بە زۆر هێنکە بە دەوڵێجا خۆیان دووچوان نەبوو شتێکی سیر بوو بەڵام هەندێک گۆرانی کاک مەحمووانی پێتەجی کراوە تۆزێک ینی هەسەی بۆ ئەو سەردەمە زۆر خۆش بە بەڵام کە ئێستا گوێ لێگیتەوە قاع زۆر بە قوت نییە بەڵام هەر خۆشیش بوو بەس ئەخکاکە ئەو سەردەما ئەوە هەبووە ڕاستی هەرەوە سەردەما بتوانێت ئیشیشی ئاوا بکەیت ئەوش دەمووی دەستخۆشی تەمان بۆ یەک کەس دەکەین فەزی زۆر دەگەڕێتەوەش کاک لێرفۆزیە کە ئێستا لە شاری بۆنە لە ئەڵمانیا برای کاکاری فۆزی ئەتوانم لەم ئەو یەکەم کەس بۆ تەکنۆلۆژیای تێکەڵ کرد دوایش هەستیار نووری و دوایش نەورۆز مستەفا و دوایش نەبەزی گۆڤان و سۆرانی مەلا و وردەوەدا کاکە ئاری و ئەمانە هەمووی هاتنە ناو ئەو ساحەیەوە کە ئەم هونەرەیان پێشکەشە کرد دیارە پەیوەندیەکە لەگەڵمایە بە تەلەفۆنەکە من داوای لەبوور نەکەم کەسە ناتوان وەڵام بەمەوە بەڕێز کاک مەلا عومەرە هێچێکە لە هەرە دەسۆزەکانی گەڕێمیدیا دڵنیا لە پەرۆشێتی لە هەواڵپرسینی بەرنامەکانمان بە تایبەتی بەرنامەی دەمەتەقی لەگەڵ عاریف حەمەتاڵ ئێمە بەڕاستی وەرزێکمان بەرنامەکان ڕاگرت لەبەرەوەی بەرنامەکان هەر بەو شێوەیە ڕۆبۆستایلە تەنانەت بەرنامەکەی خۆشماندا شوێنەکەمان گۆڕی و تۆزە دیکۆرمان گۆڕی و ئێمە زۆر بێ ئیمکانێتە کەناڵی گەڕێمیدیاجینە زۆر شتی ترمان لە خەیاڵەیە هەرچەند ئەمڕۆ هونەرمەندێکی شێوەکاری زۆر گەورە کاکامەران لە شارەوانی گرتمی هەنی باوەڕکە ینی سەرسام بوو بەو لۆکێشنی کە لێرەی بینێ بەم دیکۆرێکە هەیەوتم حەزەکەم خۆدە نزیکەوە بیبینیەوە بە جوود و ماندووبوونی و کارمەندە خۆبەخشانی گەڕێمیدیا و هاوکات ئەمڕۆ کۆبنەوەیەکمانە بوو لەگە بەڕێوەبەری هەموو ڕادیۆکانە کە ئەیانەیە قورسایە بخرێتە سەر ڕادیۆکان گوایە باجێکی زۆرترمان لێ بسەنوت مەڵی ئێمەگەر ئەو باجە بخەنە سەرمان ئۆتۆماتیکی مەجبورە بیندای بخین لەبەر ئێمە لەو ڕادیۆنین هیچ داهاتێکمان نییە وتی کاکە بۆ خۆ ئەوی کە ئێمە ئەڵێی مانگی 700,000 موچەی یەک کارمەند دەتمەخ ئێمە یەک کارمەندمان موچەی نییە هیچ داهاتێکشمان نیە ئیتر بەچی توانینەوە بپارێ ئێمە تەنها خزمەتی ئەگەر چاودێرانی کللتور هەبێ چاودێرانی ڕۆشنبیری هەبێ ئێمە لە شارێکان پێڵین پایتەختی ڕۆشنبیری شاری ئەدەب ئەبێ شایەتی ئەومان بۆ بن کە ئێمە
لە ڕۆژانێکم ڕادیۆگەڕانەمەندانە تروسکایی خۆشی هیوا لەم شارەیە نەمابوو لە وڵاتەیە لە ڕۆژانی ڕەشببینی کۆرۆنایە لە ڕۆژانی نەهامەتی و ئەیتر ئەو پەڕی نەبوونی و دوکان داخراب و بازار منعەتە جەول ئێمەسمان دڵی خەڵک خۆش بکەین نەگەر ڕێگریمان لێکن لەوە ناچارین وڵی خەریکەوە نەفەسەشمان لێ ئەگرن ئەوەی ج نەفەسێکتر لە دوولاوەکو باسم کە چەند ڕۆژەکە و هێرشە زۆر ناحەزانەی لەسەر ڕادیۆکەیە لە زۆر شوێن ڕادیۆکەیمان هەر مراندوو و نووسی بووشم چکە دەنگی قورعانی لەسەر نووسی بووم ڕادیۆی گەڕانی مراندووە پرسەکەشیان بۆ داناوە عەدە قورعانی لەسەرەوەتەمەوە فاتیحاشیان بۆ داناوە قوربان کاکە دیاری سالارە دەنگە نەرزە کاکە ڕابەرجێنەوەڵە کاکە حەمەدجێنەوەی بۆ نووسیویت خات و شیرازەستی مامۆستا جەزای زۆر گەورەی ئازیز تۆ نمونەی هونەری مامۆستا زۆر سپاس دەکەم خات و شیرازیان ئێمە بەڵێنیشمان بە تۆیاوە کە هەرچۆنێک بێت تۆش ئاوازێکی بۆ دابنرێت و بێتە ناو کای هونەر چکە دەنگێکی خۆشت هەیە بەڵێنمان پیاوی بەڵێنەکە خۆمانەوەینە سەر دڵنیا بە کاکە دیاری ساراڵە ڕێکەوت خەراجیانی بۆ ئەوی نووسیوە دیارە حەزەکە تۆ ببینێ ڕێز و سڵامی بۆ کاک دیاری مەجال نەبوو جوابی بۆمانێ داوی لێبرنی لێەکەم خۆشەویستیەکی بێپەیانم هەیە بووی واژە نزاریش هەروە سڵاوی نادەوە بە من و بۆ ئێوە سوپاسیانەکەم کاک ڕابەرجان هیوادارم توانیت پەرە بە دەنگی خۆت بێت چکەوی کە منی بینم لە هەردوو بوارەکەی خۆ دۆزیێتەوە لە بواری ستایلێکی گەنجانە کە ئێستا باوێتی لە بواری چکە گۆرانکی پێشکەش کرد لێلیەکەەوە زیاتری ناوچەی لەیلا خوستنە و کرماشان و لوڕ و کەلوور ڕوانەی بەستۆ جوان ئەداوکردنی بەڕاستی ئەگەرێکی گوێبیستی بە وای زەنی خەڵکی ئەو ناوچەیە دێنی من نامێک کاتی تۆ بگرمەکە خۆت شتێکە تەیە بڵێ توگە گۆرانی تر ئامادەی پێشکەشمانکەی سپاس گۆرانی ئامادەیە و لە خزمەتیەوە و لە خزمەت بینەران و بیسەرانیشە زۆر سپاس دەکەم گۆرانیەکمان ئامادەیە کاگاری گۆرانی سەیزادە مەڵێ
لەکانی هاوار بینێ لەکانی بابێ باشر بەد ئەی هاوار بۆ ئاوادانی هاوار بۆ ئاوادانی دەم خۆشکا کەڕابەجان دەست خۆشکا گاریجان سواز دەکەم دەستان خۆش بێ شارباژێر نووسیان شارباژێر قاچاشەکەنیا قاچاشێن شارباژێر ڕستڵاوتان لێ بێ سڵاو بۆ ئێوە هیلال بێسەری ئیسلاوی نردووە دیاری سالار لە کاکە ڕابەرگۆرانی ئازدەکەی دڵ پەروانەی خەیاڵ بڵێ زۆر تایبەت ئێڵێت عزیزەکەی دڵ پەروان بەڵێ بەڵێ دیارە دەوای لە خزمەتیان نابی سپاسم خات و ئارەزوو شاعیر پێشکەشکار و خۆبەخش و ماندوونە ناسەکەی گەڕێ میدیا پێشکەشکاری بەنامەی گوڵشانی شەعر ڕاستاو لە کاکزا و تەواوی کارمەندانی گەڕێ میدیا و ئەستای نەدوو بۆ سپاس بۆ خات و ئارەزوو ئەو گۆرانیە کامێکە کە ڕابەرجامی کە باسییان کردووە ئەو زەمە گەڕێنەوی کاگە دیاری گەڕێنە بەڵێ گەڕێنە بەڵێ کاگە دیاری داوای کردوە گەڕێنە خات و پرشن سعدی کارمەندی مادونە ناس و پەیامنەری خۆبەخشی وێنەگری خۆبەخشی گەڕامیدیا و کارمەندی خۆبەخشی گەڕامیدیا سڵاوتان لێ بە خەراتنی هونەرمەندە بە ڕێزەکە ئەکەم سەرکەوتوو بن چاوی ماجەکەم ڕێز حرمەتم هێوەی سپاسی دیارە مە چەند گۆرانێکمان ماوە بەڵام نامێک کاتی بەرنامەکە زۆرتر بە سەوباسەوە بەسەربەرین بەڵام هەوڵین یەک دیدارمان نەبێنێت کاکە ڕابەر حەزەکەین جاری داهاتووە هونەرمەندی دێرین ئەحمەد شا خەڵمارێنی هەرچۆنە بێ قەنات پێ بکەمێتە ناو ستودیۆکە بە یەکەوە ئێمە هەر زۆر لە مێژە لە خیاڵی وا بووین چەند هونەرمەندێکە بۆ لە پێنجێن باسی وابزانم مینە کوێرەیە یا چی پێڵە نازانکە لە عربەتەوە زەمەویش وایە شوێنی نازانم بەڵام باسی ئەویشیان کرد کە لێمەوە حەزەکەین سەردە ئەو هونەرمەندە ئەوانی کە بە چەپڵۆ گۆرانیان تووە بەداخەوە لە هەورامان ئێستا وزانم چەند کەسیش کەمیان ماون وە لە ناوچەی شارە زۆر و پێنجۆنی چەند کەسێک هەیە هەوڵێن بیان دۆزینەوە کاکە ئاران گەیلان ئەڵە ساوتان لێبێت خات و ئارەزۆڵێ ئەو بەرەزانش گەڕێنیان جوانتر کرد ینی با کاگاری و کاکە ڕابەرەڵێ واژە نزارە سڵاو مامەزە سوپاس دەکەم کاکە واژەرجیان سوپاس دەکەم چینە لای چ گۆرانی کاکە ڕابەرجان چینە لای بەیاد ئادانی شیرە کورد گۆرانی دوای شو گۆرانێ بۆ کوڕە هەرکە بە دیاری بەڵام گۆرانی شە بوو کە من هی ناوچەی پێنجەم لێم داواکردی شەش سەرشەکەین بە دیاری بەرنامە کێشە نابم داواکاریەکانمان زۆر بوو بەڵام ئاماژەی پێ بکەمەوە گۆرانی
هونەرمەندی خۆشەویست مامۆستا کەمال فەدەویە. بەخوا گۆرانیەکانی کەمال فەدەوی دەنگێکی ئارام میلۆدی خۆش گۆرانیەکانی خۆش زۆر خۆشحاڵم. دينا ونما ببرز الريق ياري شيرين روحك بنايتا ونخور شويستي روين زمين ديماني سادة وزرين فد برهمي درد الله قم هبي بوجي مئي تباي كريم يونان وشين دلبو بكباب سوتا ودرون تانيا مغريب بيزار لبون تانيا مغريب بيزار لبون زلفي زاو النسار عندها مجوان المعشرة وتجا يدمر قزيت صاد ما شاء الله هيا فريد لا رولا جدر دلي شهيدة ذكا وهوشي دبا كاتكا ديكو بناس خرامانو دم بكني بيلبو بكباب سوتا ودرون تانيا مغريب بيزار نجين تانيا مغريب بيزار نبون ستانم بدان شرتنەکەم بۆنی گوڵێ حەتی تۆ نەخۆشرا گوڵا لە سوورەی باخیژین تۆ گوڵی تۆ سنگوڵی شنارە بار زەی عەرعەری تۆ بەخێر وی دەشتی کون و هەڵبژار بێ عالەمی دێڵ بوو بە کەباب سوتاوە دەرون تانیا مغەریب بێزارم لەبوون لا دوای تۆ نێوانم نێوانە لا لای تۆ بێگانم بێگانە دەستان خۆش بێت کاگەریجان دەست خۆش کاکە ڕابەرجان دەمە خۆش بێت. خۆشەویستانم وەرزی نوێی بەرنامەکانی گەڕیان دەست پێکەینەوە زۆر بە جوانی ئەگەر وازمان لێ بێت نوویتر بێڵنیش بکەین. بەڕاستی کێشەکانی ڕادیۆ هەیەدیری خەریکە چارەسەرە بێت. لە وەرزی نوێی بەرنامەکانمانە جوانترین بەرنامەکانمان ئامادە کردووە. بەڕاستی ئەو کارەساتی کە لە ڕۆژهەڵات ڕوویە هەندێک ئێمە دڵمان داخرا بوو لەگەڵ خەمەکانی خەڵکی ڕۆژهەڵاتە هەندێک گۆرانی وستایلە شادەکانمان ڕاگرتە بوو، بەڵام ناکرێ هونەر بوەستێت. بۆیە هێدی بە نەرمینەوە ناو بەرنامەکانمان و دەست پێکەینەوە بە بەرنامەکان. کاکە ئارانگەیلانەڵە دەنجی خۆش بێ بەڕاستی گۆرانی لەیلاکەی زۆر خۆش بوو. وەڵا گۆرانەکانی خۆشە کاکە ئارانجان منی شەرۆک و تۆ ڕامایە وەکو باسم کرد لە میلیەکان شەخۆی دۆزیوەتەوە لەو ستایلە شەخۆی دۆزیوەتەوە. خۆشەویستانم ئەم بەرنامەیە
لە دوای کاتژمێرەوە جارێکی دووباراکەینەوە لە گەڕان میدیا لە تەلەڤیزیۆنی گەڕیانێزی لەبەرەوەی بینەرەکانمانەوەی کە لە فامیلی بۆکسن تازن لە کەناڵەکەیە داواکەمە و خۆشەویستانی کەیانێ ئێمە ببینین بە تەلەڤیزیۆن پرسیارەکەن چۆن گەڕیان میدیا وەربگرین ئەتوانن لە میکس میدیا سێرش بکەن گەڕیان میدیا هەیە و هەروەها لە کەناڵە دیارە میکس میدیا تەنها سنووری زۆنی سەوزە ناوچەی سلێمانی و هەموو شار و شارۆچکەکانی چواردەوری لە فامیلی بۆکس لە هەموو کوردستان لە سەرتاسەری کوردستان گەڕیان میدیا ئێستا ئەتوانیەوە بینەر و بیسەریە مەبن و هەروەها ئەپی مۆبایلیش لەناو ئەندرۆیدا بەس گەڕیان میدیا دابەزێنە شەو ڕۆژ ئەتوانی 24 کاتژمێر رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان ببینی بۆ خزمەتیەوە. کاک رابەرجان چ گۆرانی تر ئامادەیە نامەیە کاتمان دەچیت بێت؟ گۆرانیەکمان ئامادەیە مقامی هومایۆن ئەی لەو چاوە لەو ئەبرۆیە لە سەڵتی کاک لەتیفی کەریمی و ژێم لێ بووە سەرچاوی گۆرانیەکە نازانمی هەر کەسێکە گۆرانیەکی جوانە و ڕێز و سڵامانێ بۆ کاک لەتیفی دەستی خۆش بێ کاک لەتیفیش هونەرمەندێکی شاری مەریوانە و ئەمی میوانداریمان کردوە دەنگێکی زۆر خۆشی هەیە ویستم ئاماژە بۆ گۆرانی میلۆدیەکەی کەمال فەدەویش بم ئەو پیاوە نەرمونیانی کە ناوی کەمال فەدەویە وەبزەم هەر دووسێ میلۆدی هەیە شعلە جان و ئەو بەڵام هەیە 100 ئەلبومی هەیە بە قەدەر و دوو گۆرانیان نەچۆتەنەوە گۆرانێکشیە بۆ شاری سنەوە زۆر تایبەتە زۆر چاکە دەست خۆش بێ گۆرانی هەمایانەکەمان پێشکەشەکان ئێستا بەڵێ بفەرموون. گیانی شیرینم بۆ تۆیە گیانم بۆ تۆ بە قوربان گیانی شیرینم بۆ تۆیە گیانم بۆ تۆ بە قوربان ئامانەتە نیام نەهێڵی
هێڵی بێتۆ ئەمێرم دڵەیە وانت بڵێ باقسەی دڵێت بۆ من بکە توخوا بەچە وانت بڵێ باقسەی دڵێت بۆ من بکە با زمانێ باوەڕ ناکەم چونکە لەگەڵ مەدرۆکە زمانێت باوەڕ ناکەم چونکە لەگەڵ مەدرۆکە بوویتە یاری هەوام بوویتە دۆستی ئاخرەکەم بوویتە یاری هەوام بوویتە دۆستی ئاخرەکەم دڵا ژیان تۆ کەواکەمی کەوا جوانە خاسەکەم دڵا ژیان تۆ کەواکەمی کەوا جوانە خاسەکەم هەی لەو چاوە لەوە برۆیە چەنێ سامناک و خەتەرە وەک دوو گەڵێ بۆ ئاسمانە ڕێوە دژاکەی خۆتە ئەسمەرە وەک دوو گەڵێ بۆ ئاسمانە ڕێوە پرچاکەی خۆتە ئەسمەرە دەستان خۆش بێ دەم خۆشکا کەڕابەرجان هاوڕێکان هێدیە دیکۆبوونەتەوە کاکە ئاوارەبی مەڵە چای ماچەکەم خات و زریان عسمانە سڵاو ڕێزمان بۆ ڕادیۆکەتان و سڵاو لە دەنگوی کاکە ڕابەریش بێ هەر بمێنێ سەیوان عوسمانەڵێ ئەک سڵاو لە خەرەگۆلی سڵاو لەو دەنگە و لەو دەنگ و ئەدایە ئالان ڕەفیقی خۆشەویستی هونەرمەند و هاوڕێمان چەپچێ گوڵی بۆ نردووی ئاوارەبی مەڵە شێخە جان سڵاو ڕێزمێ بۆتان شێرکە و شێر گوڵی بۆ نردووی دیاری سەراڵە قەرەی برام عەرەبیەکە بۆ فەرمان ناڵی ئەوە نازانم دیارە بینی خۆتانە بەخوا ئەڵە ڕقەمێکی تەلەفۆن دانێن کاک جەزا بۆی پەیوەندی بکەین بەڕێزگیان ڕقەمەکانمان داناوە 070 471 52 64 و هەروەها 0 کاگاوەرە لە ئازادیەوە کاگاوەرە گیان ئەم کاتەوە باش ڕۆحەکەم کاگاوەرە گیان سڵاو بۆ تۆ کاگاوەرە کاجەزاکیان سڵاو ڕێزم بۆ تەواوی ستافەکەتان سڵاو بۆ تۆی ئازیز و خۆشەویست کاگاوەرە گیان دەستخۆشی لە کاکە حەڵەی فڵەکەم زۆر سپاسیەکەم کاگەرەوە تەواو ناویشتریشم هەیە من لە خەبەکەیەوە کاکە حەمەیە کاکە حەمەی خۆمان شێخە سڵاوی لێکە ڕێز و حرمەتم بۆی هەیە کاگاوارە چاوی ماجەمە کاکجەزا بەڕاستی جێی شانازیت ئەم شارە شانازیت پێواکە مەمنونە بەم کاکە ئاوارەجیان بە قوربان سپاس دەکەم من تەنها دەستخۆشی بێمەتان من چاوی تۆ ماجەکەم سپاس بۆ پژگیریەکە و بۆ کاکە حەمەجیان دەو خۆ دەڵێ بۆ بەرنامەکە هیوای سەرکەوتن بۆ تۆ زیاتر و بۆ کاکە حەمەش زۆر زۆر سپاس دەکەم من یەک تەکلیفم لە تۆ لەو هاوڕێیان هەیە کە ئێستا لەسەر خەتەن هەمووتان لای خۆتانەوە شەیریکەن لەبەری ماوەیەکە
ئەمەرێکی زۆر لەسەر پێیج و لەسەر سۆشیال میدیامان هەیە بۆی زۆرترین بینەری بەرنامەکەی کاکە ڕابەر هەبێت. سوپاسانەکەم. ئێمەی خۆمانە ئێمە ڕادێ خۆمانە. سوپاسانەکەم سوپاسانەکەم. لە خزمەتتان کاتێکی خۆش کاتێک خۆش بۆ تۆ کاکاوەرە بۆ تۆ بۆ کاکە حەمەش ڕێز بێمەکان. ماجەکان حرمەتی سواز بۆ تۆ عزیز کاکاوەرجان. خۆشەویستانی گەڕای میدیا ئەوانەی کە ئەو بە کۆمنتەکانتان گوڵبارانتان کردوین زۆر سوپاس کاکە کۆچەر عومەری هونەرمەندی خۆشەویست کاک کۆچەرجیانی ژەنیاری سازی بەتوانە ئەو سڵاو ڕێزی نردووە ئەو خۆشەویستانی چەند کۆمنتان نووسیوە هیوادارم لای خۆتانەوەی یەک جاریش ئەم بەرنامە شەیرکەن ماوەیە کە بەرنامەکانمان ڕاگرتە بوو بۆی پەیجەکەمان زیاتر ئەکتیڤ بێتەوە بتوانین هیچ نەبێت لە ڕێگەی سۆشیال میدیاکەوە ئەگەر خوا نەخواستە رادیۆ تەلەڤیزیۆنەکەشیان پێداخستین دەرگایان لێگرتین ئەمە سۆشیال میدیایەکی بەهێزمانەوە لە خزمەتان هەبین ئەگەر ئەوش بەلێ نەگرن ئەوان ئەگەر وا بوو ئەچینە سەربان هەر بەردەوامە بی ئینشەڵا بە هەڕێک وێ هەر بەردەوام بی وڵا کاکە هەریەم دەرگایمان لێ بگرن ئەچینە ژێرزەمینەکانەوە خەواتی ژێرزەمینیەکەنی کردوور کاکاوڕێ سلێمانی سڵاوی نادۆ زۆر زۆر سپاس کوردۆ سلێمانی سڵاو ڕێز بۆ ئەوی خۆشەویست زۆر سپاس کا کوردۆجان هەر جایەکتر دیسانەوە تەگریفیەوە کەمان بدەن لای خۆتانەوە بەرنامەکە شەیرکەن بۆی پەیجەکەمان زیاتر ئەکتیڤ بێتەوە ناو خزمەتی کولتور و هونەر هاوڕەکانی هەمووی لەسەر خەتن و دیارە زۆریان هاوڕێی تۆن سانە یاماش ئەڵە سڵاوی نردووە جانەکەم کاک ڕێبازیان کاکە دیاری سالایشمان لەگەڵ پەیوەندیە کاکە دیاری ژۆرەگەین هەر دڵنیام هاوڕێی کاکە کاکە دیاری جان سڵاو بۆ تۆ ئەم کاتە باش ئەم کارەدان باش باجیان سڵاو ڕێزم لێمەتان سڵاو بۆ تۆ کاکە دیاریجان چاو ماجەکەم سڵاو مێ لە کاکە حەمەی برام ئێمە کاکە پێڵین کاکە حەمە ئەم ڕابەرە چییە؟ ئەو ڕابەرە ئەستەکەی بەڵامیتر خۆی کاکە حەمە هەر نازناوەکە حسابە وڵی دە 15 ساڵە پێ کوی نەر بە حەمە باگەکەین هەر باوکیشم وایە ئەڵەکە پرسیاری ڕابەرم لێگەن نازانم ڕاستەکەی کاکە وەڵا هەرەقی وایە هەر بە کاکە حەمە تازە بێتە ناوە باشترە کۆرەی چی وەڵا ڕابەرەکە قورسە هەر بۆ زانیاریت کاکە دیاری هەموومان عومەرەچکۆری هونەرمەندە ناسین لەم ڕۆژانەیە لەگەڵ یابووم لە دایری قامە داوای تەسکەرانێکم ساو عوسمان حەمە ساڵە کابرا وتی کاکە تۆ وتی کاکە بە قورعان خۆم ئێوە دێتونە عومەرەچکۆری کاکە خەر بووە ناسراوە بەس بەقالە تەسکەران ناو عوسمانە وڵا ڕاستەکەی کاکە حەمە گیانی وای سەرکەوتنی بۆ خواتم دەگە نەڕێ هەر بمێنی بۆمان کاکە گیان زۆر سپاس دەکەم کاک دیاری ڕێز و سڵاوم هەیە بۆ چاو ماجەکەم قوربانێ بم وەڵی ئەنە ئیشوکارم هەیە بێ بڕۆم بەلای ئیشوکار لەشە چاک بێ خوا دەستخۆشی بۆ کاکە جەزا بۆ بەرنامە جوانەکەی زۆر سپاس بۆ تۆ جانەکەم کاکە دیاریجان دەستا چاک بێ خوا قوربانە سپاس بۆ تۆی ئازیز کاکاوڕێ سلێمانی جایەکتە سڵاوڕێزی بۆ تۆ نردووە کاکە حەمەجان دیتە منش پێدەم کاکە حەمەتەوە کاکە ڕابەر بازێن ئاریوانی بە حەمە ڕابەر کاکە حەمە ڕابەر کوڕی هونەرمەندی دێرینی زۆر زۆر خۆشەویستی هەمومان ئەحمەد شێخ ئەڵماریانی ئەمڕۆ میوانە لامان ئەچینە لای گۆرانیکتر ئەرە من تەکلیفی گۆرانێک میکرەوەمان دانا بۆ ئەخیر ئەومان گۆرانیکی پێنجوێنانە هەیە نا گۆرانی ترێ ماوە گۆرانێکی دەوڵشمان نبوو بە ئەو شادە و شەش سەر شەش پێشکەش بین ئەوانەی تر هەمووی زۆر گەنجانە بە تۆزێکش پیرەکان دڵی ئێمەمانانش خۆش بەسەر چاو لە خزمەتانەمە بەسەر چاو دوو گۆرانیمان ماوە کاک گورانجان شەش سەر شتێکمان ماوە لەگەڵ بەسەر چاو فەرموو کاکە ڕابەرجان چینە لای گۆرانەکە کامیان پێشەخەی شەش سەرشتەکە ڕێکەوت ئەحمەد دەڵە سڵاو لە کاکە ڕابەری برام سڵاو لە مامۆستای گۆڵ کاکە زۆر زۆر سپاسەکەم ئەحمەد خۆشناوەتی خۆشەویست بەڕێوبەری پەیجمان و بەڕێوبەری گەڕای میدیا لە هەولێر سڵاو ڕێزی نردووە زۆر زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجانێ هیوای تەندروستی باش بۆ دایکی بەڕێستان دەست بە دوعاین خوای گەورە شوای بات کاک ئەحمەد بەڕاستی زۆر مادووە لەگەڵمانە چاوی ماجەکەم کاکە ئاری کام گۆرانیمان پێشکەشەکەن شەشەکە نیزامەکەتانەوە گۆرانێک شادە گۆرانەکەی تۆش هەڵەگرین بۆ زۆر باشەکەین بە دیاری ئێستا شادەکاڵم نیزام هەیە نیزام
نظاميني نظام يا رزيزة أكام نظاميني نظام يا رزيزة أكام لي مرنقة أورام شو بايزة أكام لي مرنقة أورام شو بايزة أكام خلقا أري وريني يدي بو خلقا أري بابونيكا ألو بو هلقا أري بابونيكا ألو بو هلقا أري نظاميني نظام يا رزيزة أكام نظاميني نظام يا رزيزة أكام لي مويرنقا أورام شو بايزة أكام لي مويرنقا أورام شو بايزة أكام لاشي إنكم بفروشي بو وجن حيفك لاشي إنكم بفروشي بو وجن تقيبيا أكاي برام بردو وجمن تقيبيا أكاي برام بردو وجمن نظاميني نظام يا رزيزة أكام لي مويرنقا أورام شو بايزة أكام لي مويرنقا أورام شو بايزة أكام شاويكلا آمين يا شكلا أعام شاويكلا آمين يا شكلا أعام درزيخا أكاو ديني ربو ولام درزيخا أكاو ديني ربو ولام نظاميني نظام يا رزيزة أكام لي مويرنقا أورام شو بايزة أكام لي مويرنقا أورام شو بايزة أكام هناستها أبو منابا أبوي هناستها أبو منابا أبوي هناستها ويلا ولا بارشنا ويلا ولا
هەسا ئاوا تینێ هەسا ئاوا ناشی دەردا ئانا تەواوی دێ یەکتۆر لێم هەراسا ئانا تەواوی دێ یەکتۆر لێم هەراسا ئانا دەیلاوەلا ئاوا باریشێلا ئاوا وەیلاوەلا ئاوا باریشێلا ئاوا بۆ لە حەنگا وای من تینێ هەسا ئاوا تینێ هەسا ئاوا دەست خۆشکا گاریچان دەم خۆشکاکە حەمەچە حەمەڕە دیارە هاوڕەکان شەڕێکیان لەسەر گۆرانی عەرەبی و گۆرانی عەرەبی نازانم چییە گاریەشی خۆشە بێ مۆسیقا ئەتوانین شتێکیان بە وڵی بۆی دڵێن خۆشکەی ئەو عەرەبیەکە کە باسیەکەن ئەوە هیچ شیوانیە گۆرانی نییە دەوە دیارە شتێکە شتێکە ئەوە لە بینی خۆمان مادەم ئەوە کۆن هێنی بینی ئێمە بانەوە ئەو کۆن و کاگاری و جەماعەکە لاوەڵی بەرنامەکە خەریب و بەجێ بێ لە کاتی خۆیان پێشکەشیان هەگەم منیش دیارە کاگوریان نەزانە کاگاری خەریب و هەر بە کەلیمەیەکی گۆرانەکە بەجێ بێڵە بە هەر حاڵ ئێمە خۆشحاڵم ئەم یاوارەی لە خزمەتانە و دیارە بەس دیاری بەرنامەمان ماوە من سوپاسی تۆکەم کاکە ڕابەر کامڕۆ ئاتە ناو سودەکەمان و زۆر خۆشحاڵ بم کامڕۆ توانیمان بەرنامێکی تایبەت پێشکەش بکەین بە هاوکاران لە پشتی کامێرە بە تایبەتی کاگار ئاریفۆزی خۆشەویست کە هەمیشە ئەو داینەمووی بەردەوامبوونی ڕادوی گەڕیانە لە هەموو بەرنامەکانمانە کاگرابەر هیچ نەماوە بۆ گەڕیان میدیایە بۆ ڕەفیقانە و بۆ ئەوانی کە ئێستا بینەروی سەرمان پێیان بڵێ چاویان مازەکەم و هیوادارم جێ ڕەزامەندی ئێوە ئەوانیش بوو بم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ گوێگران و بینەران و هەمیان بەعام سوپاسی جەناوێکم سوپاسی کاگاری خۆشەویست حورمەتەیە ڕێز و سڵای و خۆشەویستیم هەیە بۆ کاگالان ڕەفیق کاگورهان تەواوی ستافەکەی ڕادیۆی گەڕیان و چاوی هەموو تاماجەکەم و لەشتان سار بووی بە هیوای کاری باشتر و ئیشەڵڵا هەر سەرکەوتو بوون ئێمە زۆر سپاسەکەین خۆشەویستانم یەک ئامانەتیە کە بەناوی گەڕامیدیاوە دەستی باشی بە ڕێز زماچەکەین کە ئەو هونەرمەندێکی دیێرین و قەدرگرانە لە ئێمە ڕێزمانەیە بۆ ئەحمەد شێخ ئەڵمارێنی سڵاو ڕێزی پێگەنین و هیوادارین وەکو باسمان کرد لەم ستودیۆ ببینین بەیەکەوە لەگەڵ بەڕێستا خۆشەویستانم لەگەڵ دیاری بەرنامە کە داواکاری خۆم بۆم گۆرانیە یادگاری کۆنی ساڵی هەفتاکانە داوام لە کاکە ڕابەکە و گۆرانیمە پێشکەشکایکەین بە دیاری بەرنامە و بەم شێوەی کۆتایی بە بەرنامەی ئەم ڕێی هونەرستان هێنین سواز بۆ هەموو هاوکاران لە گەڕامیدیا سواز بە ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانمانەوە شەژە سەرش بوو ولا هوا بارشلا هوا هرلا ولا هوا بارشلا هوا وقمي ولا انجل لجوي هوا وقمي ولا وانجل لجوي هوا
ئەگەرەودا ئەمتا بێنی بەملا ئاوە ئەگەرەودا ئەمتا بێنی بەملا ئاوە پێشت پاڵە ئادەم بەبەیتوڵە ئاوە پێشت پاڵە ئادەم بەبەیتوڵایەوە وەیلاوەلا ئاوە باریشە لە ئاوە هەیلاوەلا ئاوە باریشە لە ئاوە وەک مێوەلا وەنجێ لە ژوێیەوە ئاوە وەک مێوەلا وەنجێ لە ژوێیەوە ئاوە بقرباني ابن حمدي سنة هوا بقرباني ابن حمدي سنة هوا مايك بابا وزمي فارس سنة هوا مايك بابا وزمي فارس سنة هوا ويلا ولا هوا ويلا ولا هوا بارش لا هوا